ینی ئەوەی لە ڤیددیوە دەیبینی بۆ نمونە فڕۆکەی سەرۆکەکان لە جیهانە زۆر باسی شتی سەرنجڕاکێشی تیادا دەکرێت. دوو نمونەت بۆ یەنمە حەزەکەم باسی ئەوانم بۆ بکەی بەڕاستی فڕۆکەکەی دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا ئێرفۆرس 1 وهروەها کرملینی فڕی و ئەوەی پۆتین حەزەکەم باسی ئەم فڕۆکانم بۆ بکەی تایبەتمەندی ئەم فڕۆکانن یان ئەوەی دۆناڵد ترەمپەوەش ڤلادیمیر پۆتین. ئێستا تۆ ئەمریکا بەڵێ هەموو ئەمریکا چی تایە لەناو ئەم فڕۆکەیە بە هەواگریتەوە مخابەراتەوە بە بەرگریەوە بە هەموویەوە بە دەریاتەوە لەناو ئەم فڕۆکەیە هەموو کۆنتڕۆڵکردنی لێرەیە 3600 موشکی ئۆتۆمی لێرەوە کۆنتڕۆڵەکرێتن پاشترین ڕاداراتی دنیای تایە و هەرێکی نیهێنیە ناشی زانین باشترین بڵین شەڕی ئەلکترۆنی حربی ئەلکترۆنی لەناو ئەم فڕۆکانەیە باشترین مەنزوماتی تەشویش لە جیهانە لەناو ئەم فڕۆکانەیە هەموو جۆرە ستەمێکی تایە هەموو مانگی دەستکردی ئاسمان پێوەی بەستراوەتەوە بە هەموویەوە بە ئەتیساڵات بە سەربازیەوە بە هەموو جۆرێکی لەبەر ئەوە وڵاتێکە لە ئاسمانە وڵاتێکە لە ئاسمانە ئەوانەی لە ناوی لەگەڵ سەرۆکە قیادەکانن ئەمریکا کۆنتترۆڵی مەسەڵەن موشکی ئۆتۆمیەکەن بالستیەکان دەریا حامیلاتی تائیرات هەموو پەیوەندیەکانی لە زەوی دابچڕێ نامێنێ فەرمان لە زەویەوە هەمووی بەمەوە بەچرێتەوە ئەمە ئەوەی زەوی هەمووی قفڵەکەات فەرمان لە زەوی بدەی بە جەنێراڵە فلانتیش بکاتن پێی ناگاتن نای جەبەجێ ناکە ئللا لێرەوە شفرەکەی بۆ بێتن لەم فڕۆکانەوە ئەوەی پۆتینی شەروەها ئەوەی پۆتینەر کرملینی فری و کرملین کۆش کرملینی فری سەرۆکایەتیە هەموو قیادە لەناو ئەویەتی ئەگەر بڕێنەوە کۆن زمانی جۆرج بۆش 11 سپتەمبەر بە بەڵێ وڵاویستە باسیەوە بکە ینی ئەوەندە گرنگ بوو لە ڕووداوەکانی 11 سپتەمبەرە جۆرج بۆشیان بردا ئاسمان لەوێ پارێزراوە بڕۆ ئۆتۆمی لە ئەمریکا بدە ئەو ڕۆی لە ئاسمانە لێوە کۆنتترۆلیەکە شەڕت لەگەڵ ئاکاتن پێویست ناکاتێت لە زەوی ئەمە جەنێرال کوژرا وەزارەتی بەرگری نەما ئامانە دەریان نەما کێشەی نییە لێوە کۆنتترۆلیەکە لێنانەوە فەرمانەدا ئەوەندە کاریگەری و زۆر کاریگەریە زۆر هەتاکو بڵێ